شاجوانی ئەفسەر مادیسۆن مارش کێیە کە تاجی شاجوانی ئەمریکای بۆ ساڵی 2024 لەسەرنرا. لە حاڵەتێکی بێوێنەدا ئەفسەرێکی هێزی ئاسمانی ئەمریکا بە پلەی نەقیب تاجی شاجوانی ئەمریکای بۆ ساڵی 2024 لەسەرنرا. ئەمەش بووە یەکەم ئەفسەری هێزی ئاسمانی ئەمریکا کە نازناوەکە بەدەست بهێنێت. دوای سەرکەوتنەکەی مادیسۆن مارش، هێزی ئاسمانی ئەمریکا لە هەژماری ڕەسمی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس وتی پیرۆزبایی لە فڕۆکەوانەکەمان مادیسۆن مارشی شاجوانی کلۆرادۆ دەکەین کە وەک یەکەم ئەفسەری هێزی ئاسمانی توانی نازناوەکە بەدەست بهێنێت. مادیسۆن مارش خوێندکاری ماستەرە لە بواری سیاسەتی گشتی لە زانکۆی هارڤارد لەگەڵ 51 پێشبڕکێکار کێبڕکێی کرد کە نوێنەرایەتی هەر 50 ویلایەتی ئەمریکایان دەکرد. دوجار مارشی تەمەن 22 ساڵ توانی نازناوەکە بەدەست بهێنێت. مارش ساڵی ڕابردوو ئەکادیمیای هێزی ئاسمانی ئەمریکای تەواو کرد. لە ئێستاشدا لە زانکۆی هارڤارد دەخوێنێت بەو هیوای بڕوانامەی ماستەر لە سیاسەتی گشتی بەدەست بهێنێت. لە بواری کاری خێرخوازیدا ئەو ژنە گەنجە سەرکەوتوو بووە لە دامەزراندنی دامەزراوی ویتنی مارش لەگەڵ ئەندامانی خێزانەکەی و زیاتر لە 250,000 دۆلاری بۆ توێژینەوەکانی شێرپەنجەی پەنکریاس خەرج کردووە. سەبارەت بە ئەزموونی بەشداریکردن لە پێشبڕکێی شاجوانی ئەمریکا، مارش وتی ئەزموونێکی نایاب و سەرنجڕاکێشە کە توانیم هەردوو بەشە دڵخوازەکانی ژیانم کۆ بکەمەوە. هیوادارم جیاوازی بۆ کەسانی دیکە دروست بکەم تا بتوانن و بزانن کە تۆ پێویست ناکات سنوورێک بە خۆت دابنیت. بۆیە پێویستە لە هەوڵدان نەوەستین چونکە هەر شتێک بمانەوێت بەدەستی بهێنین بێگومان دەتوانین.